سڵاوتان لێبێت دوو ڕۆژمان ماوە بۆ هەڵبژاردنە گەورەکەی تورکیا بەڕاستی چونکە ڕکابەرێتیەکی زۆر گەورە لە نێوان بە تایبەتی جهەپە و ئاک پارتی بەردەوامە. یەکەم ڕۆژنامەی بەردەمم کە بە ماشێتێکی گەورە ئاماژەی بە خانەنشینان داوە ڕۆژنامەی سەباحە. لە تورکیا زیاتر لە 15 ملیۆن خانەنشین هەیە. دوێنێ پێرێ ئەردۆغان کۆمەڵێک میتینجی ئەنجامدا بوو. لە میتینگەکان ئاماژەی بەوە کردبوو کە خانەنشینان دەبێت تا مانجی تەمووز چاوەڕێ بکەن بۆ ئەوەی موچەکانیان زارێکی دیکە ڕێک بخرێتەوە. بۆیە ماشێتی سەباح لەسەر خانەنشینانە وەک دڵدانەوەیەکە بەڕاستی دەڵێ ئەردۆغان بۆ مانجی تەمووز موژدەی بۆ خانەنشینان دەبێت بە شێوەیەک دڵی خانەنشینان دەداتەوە بۆ ئەوەی قاییان بکات لەم هەڵبژاردنە بچن و دەنگ بە پارتەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان بدەن. ئەمە ماشێتێکی گەورە بوو لەبارەی خانەنشینانی تورکیاوە. هاوکات ئەردۆغان تەنیا باسی خانەنشینانی نەکرد بێگومان، باسی ئەو پەیوەندیەی کە لە نێوان دەم پارتی و جەهەپە هەیە ئاماژەیەکی بەویش داوە. ئەو دەڵێ دەم پارتی و جەهەپە لە دیوی پشتی دەرگاکان کۆ دەبنەوە، تەنانەت هیچ زانیارێکیشمان نییە ئاخۆ لەسەر چی ڕێکەوتون، چی دەکەن، ئەو سەودا و سەوداکاریەی نێوانیان هەیە چییە و چی نییە. ئەمە ماشێتی ڕۆژنامەی سەباح بوو. هاوکات لە ڕووی ناوەڕۆکەکە شێوە ئاماژەی بە چەند بابەتێک داوە، زۆربەیان پرسەکان پەیوەندیدارن بە پرسی ئابووریەوە هاوکات لەگەڵ خانەنشینان. جگەلەوە خەبەرێکی مراد کوڕوم هەیە، دەڵێ مراد کوڕوم دەیەوێ لە ئیستانبول بۆ ماوەی 5 ساڵ 600,000 شقە دروست بکە یاخود شوێنی شتەجێبوون دروست بکە کە ئەمە لەلایەن بەرەی ئۆپۆزیسیۆنەوە بە شتێکی مەحاڵ دەبینێت چکە 600,000 یەکەین شتەجێبوون زۆر زۆرە. ئەمە ماشێتی ڕۆژنامەی سەباح بوو. ڕۆژنامەی سۆزجوویەکە لە ڕۆژنامە ئۆپۆزیسیۆنەکانی تورکیا بێگومان هەندێک ماشێتی جیاوازی بەکارهێناوە کە تایبەتە بە مانجی ڕەمەزان. ڕۆژنامەی سۆزجوو دەڵێ بەرپرسە باڵەکانی ئاک پارتی پێکەوە لە هوتێلە 5 ئەستێرەکان ڕۆژویان دەکەنەوە لە کاتێکدا داوا لە خەڵک دەکەن بێن لە ژێر چەترەکانەوە ڕۆژی خۆیان بکەنەوە. هاوکات ماشێتێکی دیکەی هەمان ڕۆژنامەکە دەڵێ ئاک پارتی تەنانەت سوپاش بۆ خۆی بەکاردێنێ لە پێناو ئەوەی بتوانێ لەم هەڵبژاردنە سەرکەوتوو بێت. ڕۆژنامەی سۆزجوو قەڵەمی کۆمەڵێک قەلەمی زۆر گرنگی تێدایە. دەمەوێت ئاماژە بەو قەلەمانەش بکەم بەڕاستی. یەک لەوانە نەدیم تورکمانە کە ئاماژەی بەوە کردووە ئەم هەڵبژاردنێکی یەکلاکەرەوە دەبێت بۆ هەردوو حیزب، چونکە هەڵبژاردنێکە تا سەر ئێسقان گرینگە و پێویستە ئەم هەڵبژاردنە بە شێوەیەک یەکلای بێتەوە کە لە بەرژەوەندی خەڵک بێت. لایەکی دیکەوە خەبەرێکی تێدایە ڕۆژنامەی سۆزجوو ئاماژەی بە سەرۆکی پارتیگەلی کۆماری جەهەپە ئۆزگور ئۆزەل داوە. دەڵێ من بە هیچ شێوەیە کۆڵ نادەم، لەم هەڵبژاردنەش هەوڵی ئەوە دەدەم سەرجەم مافەکانتان بۆ بگەڕێنمەوە. ئەمە ڕۆژنامەی سۆزجوو بوو. ڕۆژنامەیەکی دیکەمان هەیە ئەویش ڕۆژنامەی حوریەتە. لە حوریەت ئاماژە بەوە دراوە کە ڕەجەب تەیب ئەردۆغان لە میتینگەکانی ئەم دواییەیدا بە شێوەیەکی بەردەوام دەڵێ ئێمە دڵی هەموو خانەنشینان دەگرین و دڵیان دەدەینەوە بۆ ئەوەی بژێوی ژیانیان چا بکەینەوە. هاوکات ماشێتێکی زۆر سیر هەیە لە قسەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان کە لە ڕۆژنامەی حوریەت ئاماژەی پێدراوە. دەڵێ جەهەپە هێندە خراپە، تەنانەت بۆتە هۆی ئەوەی کە کێشە لە نێو دەم پارتی دروست بێ. ئەمە یەکێکە لە ماشێتە هەرە سەرنجڕاکێشەکان. لە حوریەت کۆمەڵێک خامە هەن کە خامەی گرنگن بەڕاستی. یەک لە خامەکان ئەحمەد هاکانە. ئەحمەد هاکان لە کەناڵی CNN تورکیش زۆر جار ئاشنایەتی هەیە لەگەڵ خەڵک. ئەحمەد هاکان چاوپێکەوتنێکی لەگەر ئاڵتانتان کردووە. ئاڵتانتان کەسێکی دیاری سیاسەتوانە کوردە خەڵکی تورکیایە. دەڵێ 3 جۆر دەنگدەری دەم پارتی هەیە. یەکەمیان ئەو دەنگدەرانن کەوا دەچن دەنگ بە ئەکرەم ئیمەمۆغڵ دەدەن. دووەمیان ئەو دەنگدەرانن کە دەیانوێت گۆڕانکاری لە نێو حیزبەکەیاندا بێ بۆیە دەچن دەنگ بە پارتەکەی خۆیان دەدەن. دەنگدەری سێیەم و جۆر سێیەمیش ئەو لایەنانن کە لەم سیستەمە ڕازی نین و ڕەت دەکەنەوە بچن دەنگ بدەن بۆیە بەشداری لە هەڵبژاردنەکان
ناکەن. لەبارەی زمانی کوردیەوە قسەیەکی ئەردۆغانی هێناوە، بێگومان حڕیەت و ئەحمەد هاکان خودی خۆشی لە دەسەڵات نزیکن. قسەیەکی ڕزبتەی بە ئەردۆغانی دووبارە کردوێتەوە، دەڵێ با هیچ کەسێک نەڵێ زمانی کوردی زمانێکی قەدەغە کراوە، چونکە ئەردۆغان لە باتمان دەرکەوتووە و لەوێ بە زمانی کوردی سڵاوی لە ئامادەبووان کردووە. جگە لە ئەحمەد هاکان نووسەرێکی دیکە هەیە کە ئەویش هەمیشە ئاماژەمان پێداوە، ئەویش عەبدولقادر سەلڤیە، جەخت لە ڕاپرسیەکان دەکاتەوە و دەڵێ بەر لە هەموو هەڵبژاردنێک ئەو ڕاپرسیانەی کەوا کراوە زۆربەیان چاواشەکاری تێدایە. نمونەشی هێناوەتەوە بێگومان هەڵبژاردنەکانی ساڵی 1994، هەڵبژاردنەکانی ساڵی 1989، هەڵبژاردنەکانی ساڵی 2023. دەڵێ مەرج نییە ئەنجامی ڕاپرسیەکان ڕاست بێ. خۆ چەمانگێک بەر لە ئێستا هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار بەڕێوە چوو بوو، هەموو ڕاپرسیەکان دەیانگوت ڕەجەب تەیب ئەردۆغان لە دوای کەمال کلچدەرۆڵ وەیە، تەنانەت هەندێکیان باسە لەوە دەکرد کەمال کلچدەرۆڵ و لە سەدا 60 دەنگەکان دێنێ، بەڵام ئەنجامەکان وانە بوو. بۆیە هیچ کەسێک پێویست بەوە ناکات چاواشەکاری لەم بابەتەوە بکات. ئەمەش گۆشەی ئەمڕۆی عەبدولقادر سەلڤی بوو. کۆتا ڕۆژنامەمان ڕۆژنامەی جمهوریەتە دەنگۆیەکی زۆر مەترسیداری کردوتە مانشێت، دەڵێ حکوومەت یان بە شێوەیەکی گشتی ئاک پارتی پاڵپشتی لە تەریقەت و کۆمەڵە ئاینیەکان دەکا بۆ ئەوەی موریدەکانی خۆیان لە دەنگدان هەم بدەن، دەنگ بە ئاک پارتی بدەن. ئەمە مانشێتی سەرەکی ڕۆژنامەی جمهوریەتە. نمونەشی هێناوەتەوە، دەڵێ گروپی مەنزیل کە گروپێکی ئاینی نەقشبەندین، دەڵێ ئەم گروپە ئێستا لایەن دەسەڵاتەوە پاڵپشتی دەکرێت و بە هەمان شێوە ڕێیان بۆ دەکرێتەوە بۆ ئەوی بتوانن قوتابخانەی خۆیان بکەنەوە یاخود دام و دەستگای خۆیان بکەنەوە. ئەمە بە شێوەیەکی گشتی مانشێتی ڕۆژنامەکانی ئەمڕۆی تورکیا بوو.